دۆستی کاتی تنگانە ئینسانی بە وەفا و مەرد هەرگیز لە بیری ناچنەوە. هەر کەسێک وەفادار بێ، هەر کەسێک کەسێکی مەرد و جوامێر بێ، قەت ئەو کەسانەی لەبیر ناچێتەوە کە لە کاتی تنگانە و شکستی ژیانە لەگەڵی بوون و هەمیشە لە خەیاڵی ئەوەدایە ڕۆژە چاکەشیان بداتەوە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ڕابەر و مامۆستای ئێمە نەهامەتی و ساتی دژواری زۆری چەشت. لەو کاتانەدا وەکو دوژمنی هەبوو، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەمیشە دۆستی پاڵپشتی چاکیشی هەبوو کە هەرگیز ئەو دۆستە باشانەی لە یاد نەدەکردن. ئینسانی ڕاستەقینە کە مرۆڤی ڕاستەقینە و بە مەبدەء بێ، هەموو کەسە دۆستن نابێ، دڵنیا بە ناحەزانت هەر دەبن. مرۆڤی بە مەبدەء، مرۆڤی ڕاست لەگەڵ خوا و لەگەڵ خۆی و لەگەڵ خەڵکە ئیلا نالەبارێک هەر دوژمنت دەبێ. بەڵام بە فەزڵی خوای گەورە هێندەت چاکە کردووە، کەسانی دۆست و ئازیز و خۆشەویستیش لە دەورن نابڕن، لە کاتی تنگانە لەگەڵتن. ئینسانی موسڵمان وەکو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەبێت هەمیشە هەوڵی ئەوە بدا کەوا لەبەر چاوی بێ بیر لەوە بکاتەوە ڕۆژێک پاداشتی ئەم چاکەیان بداتەوە.